دژمنانی ڕۆشت و ئەخلاق، دژمنانی ئەم دینە، دژمنانی ئەم کۆمەڵگا هانی ئافرەتان دەدەن لە کاتی ئاهەنگەکان بەشێک لە لاشەی خۆیان دەربخەن، پۆشاکی نیمچە ڕوت لەبەرکەن. ئەمە مارە بڕینە، ئەویان گواستنەوەیە، ئەویان سەری ساڵە، ئەویان نەورۆزە، ئەویان حەفلەی تەخەڕوجە نازانم چی، ئەویان گەعدەیە، ئەویان لە شانۆیە، ئەویان نازانم چی، هەر ڕۆژی بە ناوێکەوە دەڵێن بەژن و باڵای خۆتان پێشانی خەڵکی بدەن. سنگی خۆت با خەڵک بزانە سنگت چۆنە، با خەڵکی بزانێت تۆ پێستت چۆنە. پۆشاکی نیمچە ڕوتیان لەبەر دەکەن تا پیاوان تووشی گوناه و تاوان و خراپە بکەن. ڕجاتان لێ دەکەم خوشکە بەڕێزەکان، تکاتان لێ دەکەم ئەو خەڵکە تووشی گوناه و تاوان مەکەن بەسە، چونکە گوناهبار دەبن، هەم خۆتان گوناهبار دەبن، هەم خەڵکیش گوناهبار دەکەن. شوێنی پێغەمبەران کەوە سەلامی خوایان لەسەر بێ، شوێنی ئافرەتانی پێغەمبەران و سەحابە بکەون سەلامی خوایان لەسەر بێ. ئەوان بەڕاستی دیندار بوون، بە ئەخلاق بوون، بە ڕەوشت بوون، بە شەرم و بە حەیا بوون. ئێوەش ئاوا بن، پێشەوای ئێوە با عایشە بێ ڕەزای خوای لێ بێ، نەک ئەوروپا بێت. باڵێ کاتی عایشە ڕەزای خوای لێ بێ کە دەچوو بۆ لای گۆڕەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر کە باوکی بوو، ئەڵێ ڕۆشتمە ژوورەوە، خۆم زۆر توون نەئەکرد، جارێ بۆ احتیادی یعنی ئەچمە ژوورە دەرگاکەم داخست، جارێ لانەی احتیمالی هەر زۆر ئاسایی بوو بێت. بەڵام کاتێک کە ئیمامی عومەریش ڕەزای خوای لێ بێ لەوێدا نێژرا، ئەڵێ وەڵڵاهی شەرمم لە عومەری کوڕی خەتابە کرد بە مردووی لەناو گۆڕەکەدا، ئەڕۆشتمە ژوورەوە خۆم زۆر پێچایەوە. سبحان الله، ئەوانە پێشەوای تون، نەک ئەوانەی کەڵێن لەشت دەرخە دەرەوە. ئەڕاتە دیار گۆڕی کەسێک ئیمامی عومەرە ڕەزای خوای لێ بێ کە شەیتان نەیوێرا بە بەردەمیا بڕوە. ئێستا تۆ خۆت ڕوت ئەکەیتەوە بۆ خەڵکە، خۆت و خەڵکیش گوناهبار دەکەی.